زانستی بیولوژی زانستی بیولوژی ناوی جنابت؟ ئەریوان ئەریوان پشتیوان زانستی ساڵی چەند تەواو کرد؟ 2019 ئەی ئەو خاتونە بەڕێزە من خۆم دکتۆرم دکتۆرەی؟ بەڵێ بەڵێ حەوت ساڵە تەواوم کردووە حەوت ساڵە تەواو مقیم ئەقدمی مناڵم بەڵێ مناڵەکەم نەخۆشە لەبەر ئەوە گەرەکمە بڕۆم بۆ ئەوێ ئەو مناڵەیە کە نەخۆشە بەڵێ. نەخۆشی چی هەیە؟ وەڵاهی سەرەتانی سەرەتانیە ئەی باشە ناکرا لە کوردستان چارەسەری بکەن؟ چارەسەریان کرد بەس جارێ هەر تەواوتر چارەسەریان نەکردووە بنە پارچەیە لە گرێکە ماوەتەوە ڕۆیمانە تورکێش ئیسفادەمان لێ نەکرد ڕاستە داوا ئەکەم بەس بڕێن بۆ مەڵامەکەم خۆم دکتۆرم ئەوێ جێشتا ڕاستە دەوامی خۆم هەموو شتێکم جێشتا لە پێناو مناڵەکە ڕاستە وەڵا ڕۆیمە تورکێش وەڵی چی پارەم هەموو سەرفم کرد لەبەر مناڵەکەم پێش ئەمە مناڵێکشم مردووە بەداخەوە لە کوردستان هیچ حەلی نەبوو؟ وەڵی ئەوەی توانیان بۆیان کرد ئەوە وتیایەتر لەمە زیاتر ناتوانین عیلاجی بدەینی کیمیایی وەرگرتنە مستشفای هیوا یارمەتیمانیدا عملیات گەورەمانش بۆی کرد هەر لە کەرکووک کردمان بەڵێ کاک ئیبراهیم سڵاو لێ بێ کاک ئیبراهیم ئەمە شەشەم ڕۆژ لێرێ وەنیە؟ باردۆختان چۆنە؟ وەڵا خراپی سەرما سەرمایە خۆم کەمەندامم لە پاڵم نەخۆشیە سەکەم زیاتر نەخۆشە کۆمە لە بەرم سەرمایەوە ترم تەب تۆزە و ساردا دنیاگە زۆر سار بڵێ کاک ئیبراهیم هیواداریت یعنی ئەمەل تێ بچیتە ئەو دیوە بۆ ئەوروپا؟ وەڵا ئینشاءڵڵا ئەی کاک ئیبراهیم لەدەست چی تۆ هەڵاتی لە کوردستان؟ وەڵا بێت چارەسەری چارەسەرم نییە لە دەرەوەی وڵات چارەسەرمێ لە دەرەوەی وڵات چارەسەرت هەیە؟ بۆ تۆ ناڕەحەت نەبوو ڕێگایە و ناودارستان زۆر ناڕەحەت 6 کەس هاوکاری کردووی تایەرە یعنی لێرە بووی بە باگرانی بۆ کۆمەڵی خەڵکی تریش بەڵام لێرە گەنجەکان هاوکارن وەنیە؟ 6 گەنج بوون کاک ئیبراهیم کوردستانت جێهێشت لە دەست چی ڕات کرد بەس لە دەست ئەوەی کە ئەتەوێت نەخۆشەکە چارەسەکە یان هۆکاری تریشتە بوو بۆ نمونە سیاسەتەکەی حکوومەتەکەی خەڵکەکەی وەڵی کوردستان هیچ ئەمەلیتیان نەماوە چەمەلیتیان نەماوە ئەوەی گەنجەوە ڕات و دەرەوەی وڵات و خۆی ژیانێک تازە دەست پێکات برا كلاري ولي نقل هو مناول ئەم کوڕە جوانەمان ناوی تەمەنە تەمەن گیان چەند ڕۆژە لێرەی؟ 6 ڕۆژەوە نیە؟ 6 ڕۆژە لێرەی ناڕەحەت نیت سەرمات نابێ قاچەکانت ئەنی ئێستا کێشەی قاچ نییە کێشەی هەیە قاچەکانت کێشەکەی چییە؟ خراپ بووی ناچێ بەناوە ناتوانانی ڕێی پێ بکەی ناتوانانی ڕێی پێ بکەی ئەی تەمەنگیان بۆچی لە کوردستان نەمایتەوە بۆ هاتی بۆ ئێرە کوردستان ناخۆش بوو لەگەڵ کێ هاتووی لەگەڵ خێزانەکە داتووی چەند کەسن خێزانەکەتان 6 کەسن باشە تەمەنجان لێرە بارودۆختان ناخۆشە وایە ناو دارستانە و تۆ ناو دووکەڵە و ساردی و سەرمایە و خواردن کێشەمانەیە ها حەزەکەی زوو بڕۆیت بۆ ئەو بەرە بۆ وڵاتانی ئەوروپا بۆ حەزەکەی بچی بۆ ئەوروپا ئەتوانی قاچ یاری پێ بکەی و ڕابکەی باشە بە قوربان
سەربازەکان ئەوان ناندا بەشەکە عائلة بس أيضا بو عائلة دایگیان بۆمان باس کە بزانم بارودۆختان چۆنە لە ناو بارودۆخماتەبری خراپە ئەم مندارمان پێیە یعنی چار مندارم پێیە بە خۆمان ئەف نەفەری نە شیرمامان نە عەفازەمان نە نان و ئاو دیردی ئاونان بەس بەشی خەرچی ناکاتن ئەو شەوش پێش شەوە لێرەینە دوو شەش لە دارستانەکەی ئەولا بووین ئەوە چەند دەکات سەرما چۆن لەگەڵ سەرما حەتابری ئاخر دەرەجە سەرما خۆتانەچن دارکۆکەنەوە بەو ئەوەتە دارباری خۆمە ئەوها بەدەستی دارکو دەکەینەوە خۆ ئاگای نییە ئەوێ شەوی ئەو هەڕاق بوون دەست سەرما لەبن خێمە یعنی نەمدەتوانێت خۆم کردکەم چاوەڕێی چیەکەن چاوەڕێی ئەوە دەکەن بەشکەم ئەو دەوڵەتانە یارمەتیمان بدەن لیرە قوتارماکەن بەخوا هەموو عالەمەکە لیرە دەمری هەموو منداری ساوای پێیە هەموو عالەمە لێرانە گرفتار بۆ یەک نییە دنیا گوتان ئەوروپا مافی مرۆڤ لەنا ئەوروپا هەیە ئەوها ئێستاش هیچ کەسێک ئاوڕەتمانی ناداتەوە ئەمە دوو ڕۆژ لێرە بمێنن هەموو لە برسان دەبن هەموو لە سەرمان دەمرن دایگیان تۆ تەمەنی چەندە ئەمە تەمەنم ماردی 61 بۆچی کوردستانە جێ وەڵای کوردستانمان لێ بەجێ هێژ مشکلەی زۆرە کاکە عالەم ناوێرە قسەی بکە یەکێکی دەکوژی خەڵک تووشی مشکلێ دەبی لە کوردستانی لە بەخاتری ئەو مندارانە هاتمە دەری گوتم بەشقە مندارەکان لە خوان ڕزگار بن تووشی مشکلە نەبی تووشی سیبەت نەبی کوڕەکان لەگەڵایە بەرێ زانکۆیان تاوا کردووە ناوەڵڵا بەڵێ ناوەڵڵا بە زانکۆیان تاوا نەکردێ گوتمان با مستەقبەلی ئەو نەوەکانم وەچ کوڕەکانم لێ قوربان سڵاو لێبێ قاسم ماما بکە ماما لە شو هاتوون لە شارێک لە کوردستان کەلار منیش کەلاریم چاوەکە چەند ڕۆژ لێرە ئەوە ڕۆژێگە لە بلات ئەو قەمسەڵەکەت بووە دراوە وڵەوە لە لای ئاگرە لای ئاگرەکە کێشەنی بە کەیفی خۆی چوالێکی بۆچی لە کوردستان هەڵات بۆچی لە کوردستان هاتن بۆێرە وەڵا لە ناعەداڵەتی و لە بێتاقەتی و بۆ مستەقبەلی ژیانیان مناڵانش پەنجەکانی بۆ ئاوای لاتوە چی لاتەوە ئەمە نەخوانەیە لە کەپیتەمینی وان بۆ ئەمیش ڕێژ بۆ ئەندار ئەچم داروێن تێرە بۆ سوتاندن ئەمە 5 ڕۆژار وا دارتی بە هیوان بچنەوە بەرەوە ئینشاءڵڵا خوا بکاتە قسمەت خوا بکاتە قسمەت وەڵا ئەی ئەم وەزعی ئێرە خراپ نییە بەری وەڵا خراپ بەچێرێژین مرۆڤیانی و لەوانە هەفتەی تریش نەڕۆیت بەڵام من هەفتەیەک لەم لات پێم خۆشە لەم سەرمایە بەسمی نەگەڕێم بۆ کوردستان ئەوەنە بێزاری لە کوردستان قەسەم بەخواوت مەسە مناڵەکانم مناڵشم گەورەیە مەسەلیان بمرم هەر لەوێ بمنێژن نەوێ بۆ کوردستان برا كلاري ولي نقر هو مناول ئەمە هاوڕێیانە زۆربەیان خریجی زانکۆن زانکۆ و مەحەدوانیان تاوا کردووە پەیمانگا
بابچینە لام دووسێ بەڕێزە کاکارزان خۆت بناسیێنە بە خێرایی و بەشەکەت. برهانم دەرچووی زانکۆی سلێمانیم بەشی مێژ. کاکارزان بۆ هاتی وێرە بۆ ڕاتکرد لە کوردستان؟ وەڵای هیچ داواتێکی باشمان نەبوو زانکۆمان تەواو. ئەی وەزەقتان چۆنە لێرە؟ وەڵای زۆر خراپی. خراپن. سەرما بێ ئاوی بێنانی زۆر خراپە. کاک جەمال. من جەمال حەمە سەعید حەسەن دەرچووی بەشی کشت و کاڵ لە هەڵەبجە. ئەوەی کە هەیە و گەنجانەی هەمووی کە لێرە وەساون ئەوەی لەبەر بێئیشی و نادادی و نادادپەری و نایەکسانی کوردستان ڕای کردووە کەسی لە خۆشی خۆی ڕای نەکردووە ئەوەیشی لێرە گوزەرێ حاڵێکی زۆر ناخۆشە بەدەست هەم سەرماوە هەم بێنانی هەم بێ ئاوی یعنی هەموو شتێکمان لێ بڕاوە ئەگەر نێن بەدەمانەوە مناڵمان تایە ژنی دووگیانمان تایە هەموو نەفرێکی تایە ئێرە بەستان خۆش باوەسەگەمش بە هەمان شێ کاک جەمال دەرچووی کشت و کاڵم لە تاوی ئەو زوڵم و ستەم و کۆمەڵی غەدرەی کە لە کوردستان لێمان نەکرێت ئەو هەموو نادادپەروەریە من وەکو خۆم 8 ساڵە تەخەڕوجم کردووە خێزانم 8 ساڵە تەخەڕوجی کردووە دوو برام تەخەڕوجیان کردووە 10 ساڵە هیچ هەمووی کرێکاریەکە بەین تا ئێوارە